إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. عزيزاني من امرأ شواردي رمضان كبراستي كوتونة ناو نعمتي قورا كخواي پروردگار فضلي داو بسرمانا بويكا قيشتونة ومانجي رمضان. قرنقا كاتي پیغمبری خو علیه الصلاة والسلام سرمشق مانا بروانین پیغمبری نازدارمان پیامبرمان چه شێوازێک هەڵسوکەوتی کردووە لە مانگی ڕەمەضانە و مانگی ڕەمەضانی چۆن ئاوەدان کردوێتەوە بە عیبادەت و پەرستش و چ کارێکی تێدا کردووە. ئێمەش هەمان ڕێڕەو بگرینە بەر لەعەلە بچینە ژێر ئەو پۆلێنکردنەی کە خوای پەروەردگار پۆلێنی ئەکا و تەقوا و ئیمانی زیاتریان پێ ئەبەخشێ. عەزیزانی من، ئەگەر سەرێکی پەیامبەرمان بکەین صلی الله عليه وسلم، هاوڵانی بەڕێز لە وەسفیا فەرموون كان رسول الله صلى الله عليه وسلم أجود الناس، کە بەڕاستی پەیامبەر بەخشندەترین و سەخاوەتترین کەس بووە. وفاشان فرمون وكان أجود ما يكون في رمضان حين يلقاه جبريل، وكان يلقاه في كل ليلة من رمضان فيدارسه القرآن. فالرسول الله صلى الله عليه وسلم أجود بالخير من ريح المرسلة. پیغمبری نازدار صلى الله عليه وسلم لهوالیا فرمون براستي لمانجي رمضان دا بخشنده تربوه وسخاوتتر بووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. کاتێک کە شەوانە جبرائیل ئەهاتە خزمەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم دەورەی قورئانی پێکردەوە و پاشانە فەرموون پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم سەخیتر بوو لە خێرکردندا لە خێرایی شنەبای نێردراودا، لە خێرایی شنەبای نێردراودا. ئەمە سیفەتی پەیامبەرەکەمان بوو. لەبەرەوە حەقی خۆیەتی ئینسانی ئیماندار شوێن پێی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم هەڵگرێ و ئەو سەخاوەتیەی پێوە دیار بێ لە مانگی ڕەمەضان. با مانگی ڕەمەضانت جیاوازتر بێ لە مانگەکانی تر، هەتاکو ببیتە شوێن کەس ببیتە کەسێک کە پێغەمبەری نازدارت کردۆتە سەر مەشقی خۆت، بیسەلمێنی بەکردەوە کە تۆ پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم کردۆتە سەر مەشق. ودڵنیاش من لەو سەروەت و سامانەی کە خوای تەعالا پێی بەخشیوی تاقیکردنەوەیەک و فیتنەیەکە. خۆشبەختی بۆ کەسێک کە لە تاقیکردنەوەکانی خوای تەعالایە دەرەچێ و ئەو سەروەت و سامانەی کە خوای پەروەردگار پێی بەخشیوە لە پێناوی خوای تەعالایە سەرفیەکە
چ جای ئەوەی ئەگەر بۆ ماڵ و منداڵ بێ یاخود هەژار و نەدارەکانی دەوروبەری خۆی بێ یاخود نەخۆشێک بێ یا هەر کەسێکی تر کە پێویستی بەمە ئەم بتوانێ یارمەتی بدا لەو سەروەت و سامانەی کە خوای تەعالا پێی بەخشی. لەبەرەوە عەزیزانی من خوای تەعالا فەرمێ ئینەما ئەموالکم و ئەولادکم فتنە والله عنده ئەجر عەظیم. ئەمە پەیامی خوای تەعالایە بۆ ئەیدا بەگوێی هەر یەکێک لە ئێمەدا بێدارمانەکاتەوە سەبارەت بە سەروەت و سامانەکانمان بە ماڵ و منداڵمان بۆ ئەوەی ئەم سەروەت و سامان و ماڵ و منداڵەوامان لێ نەکا یەک لە خوای پەروەردگار یاخی ببین یاخود پشت لەو بەهەشتە بکەین کە خوای تەعالا بۆی ئامادە کردوین. پەیامێکەوە درێ بەگوێی هەموو ئیماندارێکە. پەیامی خوای تەعالا ئەی ئەو کەسانەی کە باوەڕتان هێناوە بە خوای تەعالا، ئەی ئەو کەسانەی هەنگاو هەڵ ئەهێنن بەرەو ڕەزامەندی خوای پەروەردگار ئینەما ئەموالکم و ئەولادکم فتنە. دڵنیابن لەوەی کە بەڕاستی سەروەت و سامان و ماڵ و منداڵتان فتنەیە ئەگەر نەزانن چۆن تەعاملی لەگەڵا ئەکەن. لەبەرەوە ئەو سەروەتەی کە هەتە و دەستت بەسەراگرتۆ و ئامادەنی لێی ببەخشی لە پێناوی خوای پەروەردگارە دڵنیابە کە سبەی ڕۆژ محاسەبە ئەکرێتەوە لەسەری. ئەو سەروەتەی کە دڵت پێی خۆشە، ئەو سەروەتەی کە خۆتی پێدەر ئەخەی دڵنیابە ئەبێتە نیقمەت لە قیامەتە ئەگەر نەزانی چۆن بەکاری ئەهێن. پاشان عەزیزانی من بەڕاستی سەروەت و سامان خەڵکانێک هەیە بۆ خۆشی خۆیان بەکاری ئەهێنن، بۆ لەزەتی دنیای خۆیان لە حەرامیشا بەکاری ئەهێنن، لە شوێنکەوتنی نەفسی خۆیانە بەکاری ئەهێنن. کەسانێکیش لێبڕاوانە بۆ خوای تەعالا لە پێناوی خوای تەعالایە سەروەتەکەیانە بەخشن و بۆ خۆشیان بەکارهێنن بەڵام لە شێوازێکی حەڵاڵ، و کەسانێکی تریژمە لە مباحە بەکاری ئەهێنن نە لە حەرامە نە ئەی بەخشن، ئەوانەش محاسەبە ئەکرێن لەسەری چونکە ماڵ بەهەدەردانە. ئەگەر ئینسان لە پێناوی خوای تەعالا لەوەی کە خوای تەعالا پێی بەخشیوە نەبەخشی. و دڵنیاش بن لە قورئانە چەندین پەیامی خوای تەعالای تێدایە بۆ ئیمانداران. کاتێک کە ئێمە سەرزەوی بەجێ دێڵین و ئەگەڕێینەوە بۆ لای خوای تەعالا، خوای تەعالا ئەم پەیامانەی لە سەرزەویە داوە بەگوێمانە کە هیچ بەڵگە و حوجەیەک پام پێ نییە لە لای خوای تەعالا ئەگەر نەمان بەخشی بێ، ئەگەر لە پێناوی خوای پەروەردگارە نەمان بەخشی بێ، ئەگەر ئەو سەروەت و سامانەی هەیە دەستمان پێوە گرت بێ پێمان وابێ ئەگەر ببەخشین فەقیرەکەوین، پێمان وابێ خەڵکیش بۆ هەوڵ نادا وەکو ئێمە چۆن هەوڵمان داوە پێت وابێ سەروەت و سامان بە شان و شەوکەتی خۆت پەیدات کردووە. ئەو سەروەت و سامانەی کە خوای تەعالا داوێتی بە تۆ دڵنیا بە تاقیکردنەوەیە کە هیچ شان و شەوکەت و ئازایەتی خۆت نییە. ئەو نەفەرەشی کە هەژارە و نەدارە و خوای پەروەردگار تاقی کردوتەوە بە هەژاری، ئەم هەژاریەش خوای تەعالا موسیبەتێکە و داوێتی بەسەرشانیا تاقیکردنەوەیەکە و داوێتی بەسەرشانیا هەتاکو تا چەندێک لە تاقیکردنەوەکەیە دەرەچێت. لەبەرەوە گوێ لە پەیامی خوای تەعالا بگرن. یا ئەیوهە الەذینە ئامەنوو، پەیامە بۆ ئیمانداران، بۆ کەسانێک کە بانگەوازی ئیمانەکەن، بۆ کەسانێک کە بەڕاستی خۆشەویستی خوای پەروەردگار لە دڵیانایە، بۆ کەسانێک کە بەڕاستی شوێنی پەیان بەرکەوتوون کە هەموو خەمیانە بە ڕەزامەندی خوای تەعالایە بەدەستی بێنن. ئەمە پەیامی خوای تەعالایە و ئەدرێ بە گوێماندا. لەبەرەوە گرنگە ئینسان بۆ پەیامی خوای پەروەردگار گوێکانی ڕادێرێ، بزانە لە دوای یا ئەیوهە الەذینە ئامەنوو چی دێت. ئەمە پەیامە بۆ تۆ لەلایەن خالقەکەتەوە، خالقی ئەرز و ئاسمانەکان، ئەوەی سەروەت و سامانی پێبەخشیوی، ئەوەی لەشی ساغی پێبەخشیوی، ئەوەی ماڵ و منداڵی پێبەخشیوی، ئەوەی خزم و کەسوکاری پێبەخشیوی، لە سەرووی هەمیانەوە ئەوەی ئیمانی پێبەخشیوی کە گەورەترین نیعمەتی خوای تەعالایە، و لەسەر ئەمەشەوە کە ئەو نیعمەتەی کە خوای پەروەردگار پێی بەخشیوی کە جارێکی تر داهڵی مانجی ڕەمەضان بوویتەوە. گوێ لە پەیامی خوای تەعالا بگرە. أنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلة ولا شفاعة والكافرون هم الظالمون. أي أو كساني باورتان هنا وببخشن لبيناوي خوايا أو سروة ساماني خواي تعالى في بخشيوي ببخشا
یارمەتی دراوسەکەت بە، یارمەتی ئەو کەسانە بە کە لە چواردەوری خۆتن و هەژارن و پێویستیان بەو سەروەت و سامانەی تۆیە. یارمەتی نەخۆشێک بە کە توانای نییە بچێتە لای دکتۆرێک بۆ ئەوەی چارەسەری نەخۆشیەکەی خۆی بکە. یارمەتی بێباوکێک بە کە لە نازی باوکایەتی بێبەشە. یارمەتی ئەمانە بدە، ئەمە پەیامی خوای پەروەردگارە. ئەفەرمێ من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلة ولا شفاعة. پێشەوەی ئەو ڕۆژەتان دابێ لە سەرتان کە بەڕاستی سەروەت و سامان هیچ سوودێکی نابێ بۆتان. سەروەت و سامان هیچ سوودێکی نابێ بۆتان. و ئەو کەسانەشی کە لە دەورتانن لە دۆست و ئەحباب ئەوانە سوودی نابێ بۆتان. ولا شەفاعە، و شەفاعەتی هیچ کەسێکی سوودی نابێ بۆتان ئەگەر تۆ ڕەحمت بە نەفسی خۆت نەکردن. لەبەرەوە ئەگەر خاوەنی سەروەت و سامانی و نەت بەدخشیوە لە پێناوی خوای پەروەردگارە، ئالەم دەقەوە لەگوێ لە پەیامی خوای تەعالا بگرە و فەرمانەکەی خوای تەعالا جێبەجێ بکە پێش ئەوەی بمری و سەروەت و سامانەکەت ببێتە میراسی ئەوانەی کە تۆ وەلی ئەمریان، کە میراتەکەی تۆ وەرەگرت. ئەو کاتە لەعەل ئەوان لە حەرامیشا سەرفی بکەن کە تۆ توانات نەبوو، دڵت نەئەهات سەرفی بکەی لە پێناوی خوای پەروەردگار، کە ژیانت هەمووی تەرخان کردبوو بۆ بەدەستهێنانی سەروەت و سامان و نەت ئەبەخشی لە پێناوی خوای تەعالایە، لەعەلە بکەوێتە ژێر دەستی واریسەکانت، هیچ شتێکت بۆ نەکەن بەخێر. گرنگە ئینسانی موسڵمان بۆ خۆی ببەخشێ لە پێناوی خوای تەعالایە پێشەوەی کە وەفات بکا و بگەڕێتەوە بۆ لای خوای تەعالا. چونکە بە وەفاتکردنمان عەزیزانی من ئیتر کردەوەکانمان کۆتایی دێت و پەشیمانبوونەوەش دادمان نادا و گەڕانەوەشمان نییە جارێکی تر بۆ سەرزەوی، بەڵکو ڕۆژی محاسەبەکردنمانە لەسەر کردەوەکانمان، لەسەر هەر کردەوەیە کە کردبێتمان و هەر کردەوەیە کە نەمان کردبێت. والکافرون هم الظالمون. خوای تەعالا فەرمێ بەڕاستی بێباوەڕان ظاڵم و ستەمکارن بەوەی کە گوێ لە فەرمانی خوای تەعالا ناگرن. پاشان خوای تەعالا لە فەرمایشتێکی ترا فەرمێ قل لعبادي الذين آمنوا. أي محمد، أي پیامبر صلى الله عليه وسلم بدە بەگوێی بەندەکانی منە، بدە بەگوێی بەندەکان ما يقيم الصلاة وينفق مما رزقناهم سرا وعلانية. با نوێژەکانیان ئیقامەی نوێژەکانیان بکەن، چونکە بەڕاستی نوێژ کۆڵەکەی ئیسلامەیە، نوێژ نوری چاوە ئیماندارانە، نوێژ ئەو کردەوەیە کە یەکەم محاسبە لە قیامەتا کە محاسبە ئەکرێ لەسەر نوێژەکان، کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ یەکەم لێپرسینەوە کە لە بەندەکانە کرێ بریتیە لە نوێژەکانیان. خۆشبەختی بۆ کەسێک کە ئیقامەی نوێژی کردووە، خۆشبەختی بۆ کەسێک نوێژەکانی لە کاتی خۆیان کردووە، خۆشبەختی بۆ کەسێک کاتێک کە تەکبیرەی ئیحرامی نوێژدا ئەبەستێ دڵی وابەستەیە بە خوای تەعالاوە. پاشانە فەرمێ وينفق مما رزقناهم سرا وعلانية. با ببەخشن لە پێناوی خوای پەروەردگارە لەو سەروەت و سامانەی کە خوای تەعالا پێی بەخشیوی، چونکە تۆ خاوەنی حەقیقی ئەو سەروەت و سامانە نیت. ولله ملك السماوات والأرض. خوای تەعالایە خاوەنی مڵکی ئەرز و ئاسمانەکان. ئەو خاوەندارەتیەی من و تۆ لە سەروەت و سامان و مڵک تەنها خاوەندارەتیەکی کاتیە، بە وەفاتکردنمان لەو خاوەندارەتی ئەچینە دەرەوە، بەڵام محاسبە ئەکرێن لەسەر. وينفق مما رزقناهم سرا وعلانية. زۆر گرنگە ئینسانی مسلمان ببەخشێ، هەم بە ئاشکرا کە تەشجیعی کەسانی تر بکا کە ببەخشن، هەم بە نهێنی بۆی نەبێتە منەتێک بەسەر ئەو کەسەی کە پێی ئەبەخشی. من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلال. پێشەوەی ئەو ڕۆژەتان لێدا بێ کە وەفاتەکەن و ئەگەڕێنەوە بۆ لای خوای تەعالا کە هیچ شتێک داتان نادا، پەشیمانبوونەوە دادی هیچ کەسێک نادا. خۆشبەختی بۆ کەسێک کە ئەمرێت و وەفاتەکە بەڵام بەخشیوێتی لە پێناوی خوای پەروەردگار. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم لەگەڵ عەبدوڵڵای کوڕی مەسعوودا بوو، ئەفەرمێ لە یەکێک لە ڕێگاکانی مەدینە بەرەو ئوحود دەڕۆشتین. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم فەرمووی والله ئەگەر هێندەی کێوی ئوحود ئاڵتونم هەبێ نایەڵم لە 3 ڕۆژ زیاتر لەلام بمێنێتەوە ئیلا مەگەر شتێک کە بۆ قەرزێک کە کردبێتم قەرزەکانی پێ بدەمەوە.
پاشان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەوانەی کە خاوەنی زۆرن لە دنیایە، ئەوانەی کە خاوەنی زۆرن لە دنیایە، خاوەنی کەمن لە هەڵسانەوەدا، خاوەنی کەمن لە هەڵسانەوەدا، کەمێتی خێر و خێرات، کەمێتی کردەوەی چاک، کەمێتی بەخشین لە پێناوی خوای پەروەردگارە. ئەفەرمێ ئیلا من ڕەحیمە ڕەبی، تەنها ئەوانە نەبێ کە خوای پەروەردگار ڕەحمی پێکردوون کە ئەبەخشن لە پێناوی خوای تەعالایە، بەڕاست و بە ئاشکرا و بە نهێنیە بەخشن لە پێناوی خوای تەعالا. گرنگە ئینسانی مسلمان لەو کەسانە بێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئیلا من ڕەحیمە ڕەبی، تەنها ئەوانە نەبێ کە خوای پەروەردگار ڕەحمیان پێکا لە هەڵسانەوەیە خاوەنی زۆرن، یانا ئەوانەی لە دنیایە خاوەنی زۆرن ئەکسەریەتیان خاوەنی کەمن لە قیامەتە. خوای پەروەردگار پەنامان بدە عەزیزانی من. بەڕاستی گرنگە ئینسانی مسلمان ئاوا ببەخشێ پێشەوەی کە مردنی بەسەرادات. و پاشان عەزیزانی من خوای تەعالا لە فەرمایشتێکی قودسیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆمانە جێڕێتەوە لە خوای تەعالاوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ خوای پەروەردگار فەرمووی ئەنفق یا ابن ئادەم ئەنفق عەلەیک، ببەخشە ئەی نەوەکانی ئادەم، ئەی بەندەکانم ببەخشن منیش پێتانە بەخشم. مایەی بەرەکەتی سەروەت و سامان بریتیە لەو بەخشینەی کە تۆ ئەبەخشی. بەرەکەت لەناو ماڵ و منداڵ و سەروەت و سامان تا بریتیە لەو بەخشینەی کە تۆ ئەیبەخشی، چونکە کاتێک تۆ ئەیبەخشی خوای پەروەردگار پێت ئەبەخشێتەوە، کاتێک کە تۆ ئەبەخشی خوای تەعالا پێت ئەبەخشێتەوە. لەبەرەوە گرنگە ئینسانی مسلمان بەدەم پەیامەکانی خوای تەعالا و پاشان پێغەمبەری نازدارەوە صلی الله عەلەیه وسەلەم بچێ، هەم ببەخشێ هەم پەیامەکان جێبەجێکە، هەم چاکە لەسەر بەخشین وەرەگرێ، هەم چاکە لەسەر گوێڕایەڵی لە پەیامەکان وەرەگرێ. پاشان عەزیزانی من پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەهیمان لێکا سەبارەت بە چی؟ سەبارەت بە ڕەزیلی و چروکی. ئەی ئەو کەسەی کە خاوەنی سەروەت و سامانی و دڵت نایە ببەخشی لە پێناوی خوای پەروەردگارە، کە خۆت بە ئیماندارە زانی، خۆت بە شوێن کەوتەی پێغەمبەری نازدارە زانی صلی الله عەلەیه وسەلەم، کە کردوتەتە پێشەنجی خۆ و بەڵام لە کردەوەیەوە شوێنی نەکەوتوی، گوێ بۆ پەیامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بگرە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ کە لە ئیبن عومەرەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە پێغەمبەری نازدارەوە بۆمانە جێڕێتەوە، فەرمێ پێغەمبەری نازدار صلی الله عەلەیه وسەلەم فەرمووی الظلم ظلمات یوم القیامە، بەڕاستی ستەم تاریکی ڕۆژی قیامەتە، ستەم تاریکی ڕۆژی قیامەتە. لە پاشانە فەرمێ اتقوا الظلم فإن الظلم ظلمات یوم القیامە، خۆتان لە ستەم بپارێزن چونکە بەڕاستی ستەم تاریکی ڕۆژی قیامەتە. پاشانە فەرمێ واتقوا الشح فإنه أهلك من كان قبلكم، خۆتان لە چروکی بپارێزن، لە ڕەزیلی خۆتان بپارێزن، لە چروکی خۆتان بپارێزن، ببەخشن لە پێناوی خوای پەروەردگار، چونکە بەڕاستی نەخۆشی ڕەزیلی و چروکیە و نەخۆشیە بوو کە قەومانی پێش ئێوەی لەناو برد، کە قەومانی پێش ئێوەی لەناو برد. لەبەرەوە عەزیزانی من گرنگە ئینسانی مسلمان ببەخشێ لە پێناوی خوای تەعالایە بۆ شوێن پێ هەڵگرتنی سەرمەشقی مرۆڤایەتی. و دڵنیاش من عەزیزانی من ئەو کەسەی ئەبەخشێ لە پێناوی خوای پەروەردگارە یەقینی بە فەرمانی خوای تەعالا و پێغەمبەری نازدار هەیە، و ئەو کەسەشی ڕەزیلی و چروکی ئەکا و نابەخشێ کەوتۆتە داوی شەیتانەوە، بە بەڵێنی شەیتان تێکەوتووە. سەیری بەڵێنی خوای تەعالا کەن عەزیزانی من. خوای تەعالا فەرمێ وما ئەنفەقتم من شەیء فەهوە يخلفه وهو خير الرازقين. ئەمە قورئانی پیرۆزە، ئەمە کەلامی خوای پەروەردگارە. خوای تەعالا فەرمێ وما أنفقتم من شيء، هەر شتێک ببەخشن لە پێناوی خوای تەعالایە، هەر شتێک ببەخشی لە پێناوی خوای تەعالایە، بە خەڵکانی چواردەورت، بەوانەی دەور و دراوسێت، بە هەر کەسێک کە پێویستی بە تۆیە. ئەفەرمێ فەهوە یخلیفه، خوای تەعالای خاتەوە شوێنی، خوای پەروەردگاری خاتەوە شوێنی. ئەبێ یەقینت هەبێ بەم ئاەتەی خوای پەروەردگار،
ئەبێ یەقینت هەبێ، ئەگەر یەقینت نەبێ لە ئیمانەکەی خۆت بترسە کە خوای تەعالا فەرمێ ئێوە ببەخشن منەی خەمەوە شوێنی وهو خير الرازقين. بەڕاستی خوای پەروەردگار باشترینی ڕۆزیدەرە، ڕزق و ڕۆزیمان لە لای خوای تەعالاوەیە، ئەو بۆی دیاری کردووی. پاشان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمایشتێکا کە ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە پێغەمبەری نازدارەوە بۆمانە جێڕێتەوە فەرمێ ما نەقەسەت صەدەقەة من مال، ئەفەرمێ ماڵ بەبەخشین کەم ناکە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سوێنی لەسەرە خوا. ئەمە بەڵێنی خوای پەروەردگار، ئەمەش بەڵێنی سەرداری مرۆڤایەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم کە هەردووچیانە فەرموون ماڵ بەبەخشین کەم ناکە. لەبەرەوە ئینسانی موسڵمانە بێ ئیمانی خۆی ئالێرەدا تاقی بکاتەوە بزانین بە وەعد و بەڵێنی چێ ئەڕوا بەڕێن. ئایا وەعد و بەڵێنی خوای پەروەردگارە کە یەقینی هەیە ماڵ بەبەخشین کەم ناکە، یاخود وەعد و بەڵێنی شەیطانە؟ خوای پەروەردگار پەنامان بدا کە خەڵکی هانەدا بۆ چوریکی و ڕەزیلی. خوای تەعالا لە سوورەتی بەقەرە ئایەتی 268 فەرمێ الشيطان يعدكم الفقر ويأمركم بالفحشاء والله يعدكم مغفرة منه وفضلا والله واسع عليم. أما بليني الشيطان كالرزيل سلوك كان بيتيك وتون الشيطان يعدكم الفقر، شيطان بليني هجاريتان بيأدا ئەی ئەو کەسەی کە سەروەت و سامانت هەیە و نابەخشی لە پێناوی خوای پەروەردگارە، تۆ بە بەڵێنی شەیطان تێکەوتووی کە تووشی هەژاری ئەوی بەبەخشین لە پێناوی خوای تەعالایە. چونکە الشەیطان یعیدکم الفەقر، شەیطان بەڵێنی هەژاریتان پێدا، شەیطان ترسی هەژاری ئەخاتە دڵتانەوە، واتان لێ ئەکا نەبەخشن لە پێناوی خوای پەروەردگارە. وەیەئمرکم بالفەحشاء، فەرمانتان پێ ئەکا بە خراپەکاری، کاتێک سەروەت و سامانت هەیە و زەکاتی لێ دەرناکەی، خەڵک دەستی هەژاری پێناگری، ئەمە تۆ شوێنی فەرمانی شەیطان کەوتووی کە فەرمانت پێ ئەکا بە خراپەکاری فەرمانەکەی خوای تەعالا جێبەجێ نەکەی. والله يعدكم مغفرة منه وفضلا، بەڵام خوای پەروەردگار بەڵێنی لێخۆشبوونەدا بە بەندەکانی، بەوانەی ڕزق و ڕۆزی داونەتێ و سەروەت و سامانی داونەتێوە بەخشن لە پێناوی خوای پەروەردگارە، بەڵێنی مەغفیرەتی خوای تەعالا بە سەروەت و سامانێک کە خوای تەعالا پێی بەخشیم. بۆ نابەخشی لە پێناوی خوای تەعالا؟ چاوەڕێی ماڵ و منداڵ و خێر و خێراتت بۆ بکەن؟ بۆ نابەخشی لە پێناوی خوای پەروەردگارە کە بەڵێنی خوای پەروەردگارە جێگاکەیت بۆ پڕەکاتەوە، بەرەکەتە کاتە سەروەت و سامانەکەت. بۆ نابەخشی لە پێناوی خوای تەعالایە کە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم فەرمێ واللهی ماڵ بەبەخشین کەم ناکە. بۆ نابەخشین لە پێناوی خوای تەعالا کە بەڕاستی بەخشین بەدەستێنانی مەغفیرەتی خوای تەعالایە، بەدەستێنانی ئەو فەضلەیە کە خوای پەروەردگارەیدا بە بەندەکانی. داواکارم لە خوای تەعالا هیدایەتمان بدا، تەوفیقمان بدا، پەروەردگارە لێت دەپاڕێنەوە بمان جێڕە بەو کەسانەی کە بەڕاستی قیامەت لە دڵمانە بێ و سەروەت و سامان لە دەستمانە بێ یا رب العالمین. یا ربی خوایە خۆشەویستی سەروەت و سامان و دنیا نەکەیتە دڵەکانمانەوە یا رب العالمین. یا ربی خوایە خۆشەویستی سەروەت و سامان نەکەیتە دڵەکانمانەوە یا رب العالمین. یا ربی خوایە خۆشەویستی ڕەزامەندی خۆت بخەیتە دڵەکانمانەوە یا رب العالمین. یا ربی خوایە هەموو خەمی دڵمان ببێ بەدەستێنان و سەرکەوتنمان لە قیامەتە یا رب العالمین. یا ربی خوایە بمانگێڕە بەو کەسانەی کە ئەبەخشن لە پێناوی تۆدا. یا ربی خوایە تەوفیقمان بدە، هیدایەتمان بدە بۆ ئەوەی بمانگێڕی بەو کەسانەی کە بەخشن بە ئاشکرا و بەنهێنی یا رب العالمین. یا ربی خوایە هدایەت و تەوفیقمان بدە بۆ ئاوەدانکردنەوەی مانگی ڕەمەضان بە عیبادەت و پەرستش و بەخشین لە پێناوی تۆدا یا رب العالمین. یا ربی خوایە بمانگێڕە بەو کەسانەی کە لە مانگی ڕەمەضانە هۆکاری لێخۆشبوون ئەگرنە بەر و تۆ لێیان خۆشەبی یا رب العالمین. یا ربی خوایە بمانگێڕە بەو کەسانەی کە لە مانگی ڕەمەضانە لە ئاگری دۆزەخ ڕزگاریانەکەی یا رب العالمین. پەروەردگارە لێت دەپاڕێنەوە تەنها تۆ شافید یا الله، یا الله تەنها تۆ شافید یا الله. یا الله شفای ئەو نەخۆشانە بدەی کە داوای دوعای خێریان لێ کردوین. یا ربی خوایە شفای نەخۆشیان بدە، یا الله شفای نەخۆشیان بدە،
یا الله شفای نەخۆشیان بدە یا ربی خوایە ئەوەی بەڵا موسیبەتێکی بەسەرا هاتووە یا ربی خوایە سەبر و ئارامی پێبەخشی یا ربی خوایە بەڵا موسیبەتی لەسەر لابەری یا ربی خوایە ئەوەی خاوەنی منداڵ نییە پەروەردگارە چاوەکانی ڕۆشن کەیتەوە بە پێدانی منداڵ پێ یا رب العالمین یا ربی خوایە ئەوەی خاوەنی منداڵە بۆی بکەیتە جێی شانازی بۆی لە دنیا و لە قیامەتە آمین آمین استغفروا ربكم إنه كان غفارا الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن تبعه بإحسان إلى يوم الدين عباد الله أوصيكم بتقوى الله وطاعته وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين وإثار المتقين ووصية الله في وفيكم أجمعين عباد الله إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد عزيزاني من أي أو كسيك ماڵی دنیا سەری لێ شێواندوی ئەی ئەو کەسەی خۆشەویستی دنیا دڵتی خواردووە گوێ لە پەیامی خوای پەروەردگار بگرە ئەلهاکم التەکاثر حتى زرتم المقابر ئەی ئەو کەسەی کە سەروەت و سامان مەشغوڵی کردی و ئاگات لە قیامەتی خۆت نەماوە ئەی ئەو کەسەی کە خۆشەویستی دنیا وای لێ کردووی بە خۆت نازانی هەتاکو ئەو کاتەی دەشۆڕت ئەکەنەوە بۆ ناو گۆڕ ئەو کاتە ئەزانی چ تاوانێکت کردووە ئەو کاتە ئەزانی ئەم سەروەت و سامانە چ موسیبەتێک بووە بۆ تۆ ئەو کاتە ئەزانی ئەمە چ نیقمەتێک بووە بۆ تۆ کە نەتبەخشیوە لە پێناوی خوای تەعالای گوێ لە مەشهەدێک بگرن مەشهەدێک کە خوای تەعالا مەشهەدی قیامەتە بۆمان باسەکە ئەم مەشهەدە عەزیزانی من مەشهەدی دوای جێهێشتنی سەرزەویە مەشهەدی گەڕانەوەیە بۆ لای خوای پەروەردگار ئەمە ئیقامە حوجەیە بەسەر ئێمەوە کاتێک کە ئەگەڕێنەوە بۆ لای خوای تەعالا وەڵڵاهی هیچ ئیقامە حوجە هیچ عوزرێکمان نییە لای خوای تەعالا ئەم قورئانە ئەم پەیامەی خوای پەروەردگار ئیقامە حوجەیە بەسەرمانەوە کە ئەمڕۆ هێندە ئاسانە هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەتوانی چ شتێکت بێ گوێی لێ بگری مەشهەدەکە خوای تەعالا لە سوورەتی منافقونە بۆمان باسەکە ئەفەرمێ وەئەنفیقوا مما رەزەقناکم ببەخشن لەوەی کە من پێم بەخشیون کە ڕزقم داون لەبەرەوەی کە هەتە خوای پەروەردگار پێی داوی مەنازە بە سەروەت و سامانتەوە ئەمە ڕزقێکە خوای تەعالا بە تۆی بەخشیوە پێوەی مەنازە یارمەتی خەڵکی پێ بدە وەئەنفیقوا مما رەزەقناکم ببەخشن لەوەی کە پێم بەخشیون من قبل أن يأتي أحدكم الموت پێشەوەی مردن پێتان بگا پێشەوەی کە ئیتر ئەجەلەکەت کۆتایی هاتووە و ژیانت کۆتایی هاتووە و ئەجەلەکەت هاتووە ئیتر ڕۆحت ئەکێشرێ هەموو سەرزەوی ناتوانێت ڕۆح بۆ تۆ بگێڕێتەوە لەو کاتەی کە لە سەرەمەرگای کە مەلائیکەت لێت نزیک بۆتەوە مەشغوڵن بە ڕۆح کێشانی تۆوە وەڵڵاهی هەموو سەرزەوی کۆبێتەوە ناتوانێت ئەو ڕۆحە بۆ تۆ بگێڕێتەوە خوای تەعالا فەرمێ ببەخشن لە پێناوی خوای پەروەردگارە لەوەی کە من پێم بەخشیون پێش ئەوەی مردن پێتان بگا چونکە ئەوەی نەبەخشێ پێش مردن پێش ئەوەی کە مردن پێی بگا حاڵی چۆنە فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب انجا داواکردنێک کە وەڵام نادرێتەوە ئەی پەروەردگارە تەنها لەحزەیەکم بدەرێ نیو سەعاتم بەرێ چارەکێکم بەرێ سەعاتێکم بەرێ هاوار و لاوەتە لە خوای تەعالا ئەو خوای تەعالایی کە فەرمانی پێکردی لەسەر زەویە 60 ساڵ تەمەنی دایتێ 70 دانە ساڵ تەمەنی تایتێ 50 دانە ساڵ تەمەنی دایتێ بەڵام نەبەخشی لە پێناوی خوای تەعالا ئەمڕۆ کە کەوتوویتێتە لێپێچینەوە و محاسەبەکردن ئەوانەی نەبیان بەخشیوە هاوار و لاڵەیان لە چییە فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب پەروەردگارە تەنها ساتێکمان بدەرەوە
تەنها ساتێکمان بدەرەوە فأصدق وأكن من الصالحين أبخشم لبيناوي تويا أبخشم لبيناوي تويا أويك نمبخشي وببخشم أو هجاري دسم نابڕیە و جارێکی تر پێی بدەم ئەو نەخۆشەی پێویستی بە من بوو نەمدایە پەروەردگارە بمگێڕەوە هەتا بچم یارمەتی بدەم ئەو منداڵە بێ باوکە بێ نازانەی کە تۆ سەروەت و سامانت هەیە و یارمەتیان نادەی واللهی لە دوای مردنت پەشیمانە بیتەوە وەڵێی پەروەردگارە لەحزەیەکم بدەرێ با بچم یارمەتیان بدەم با بچم دەستیان بگرم با بچم وەکو منداڵەکانی خۆم چۆن دڵخۆش بوون بە ئەوانیش دڵخۆشکەم بەڵام تازەوە بیبووە پەشیمان بوونەوە و هانای کەسێکەوە نایە کە وەفاتی کردووە و نەیبەخشیوە لە پێناوی خوای پەروەردگار تەمەناکەم لە خوای تەعالا منیش و ئێوەش لەوانە نەجێڕێ کە پەشیمانە بنەوە لە مردنیانە و داوای گەڕانەوە ئەکەن بۆ سەرزەوی داوا ئەکەم لە خوای پەروەردگار بەڕاستی خۆشەویستی نەخاتە دڵمانەوە لە کۆتاییا داواکانی لە خوای پەروەردگار هیدایەتمان بدا تەوفیقمان بدا موفقمان بکە بۆ ئاوەدانکردنەوەی ئەم مانجی ڕەمەضانە بە عیبادەت و پەرستش اللهم أعز الإسلام والمسلمين وأذل الشرك والمشركين ودمر أعداء الدين يا رب العالمين اللهم عليك بالطغاة والمجرمين اللهم يا عظيم العفو يا واسع المغفرة يا قريب الرحمة هب لنا من لدنك مغفرة ورحمة اللهم ارحم موتانا وعاف مبتلانا واشف مرضانا وانصرنا على من عادانا يا رب العالمين عباد الله إن الله يأمركم بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر يعظكم لعلكم تذكرون ولذكر الله أكبر وأقم الصلاة